لا چوارچێوەی ئەو بەڵێنانەی بەر لە پێکهێنانی کابینەی نوێم بە هاوڵاتیان درا بە مەبەستی ڕەخساندنی هەلی کار لە ماوەی 2 ساڵی ڕابردوو نزیکەی 6,000 مامۆستای گرێبەست کراونە تامیشەی و هەوڵەکانیش بەردەوامە. وتەبێژی وەزارەتی پەروەردە دەڵێت هەموو هەوڵێک بۆ چارەسەری گرفتی کەمی مامۆستایان دەدەین و ئەو مامۆستایانەی کراونە تامیشەیەش هاوشێوەی مامۆستایانی تر هیچ گرفتێکیان نییە. 5,088 مامۆستای بەڕێز بوون کرانە هەمیشەی و داوامی خوێندەکەن و ئاسایی و هیچ کێشەیان نیە، هاوشێوەی هەموو مامۆستایشی هەمیشەیی. بەڵام پاش ڕێخستنەوەی میلاک بە تاوەتی ئەوسا بۆمان دەردەکەوێت ئەگەر نەقسمان هەبێت لە میلاک یاخود نەقس نەبێ هەر کاتێکیش نەقسە بێ حتمما ئەوسا میکانیزمی گونجاو دەگیرێتە بەر بۆ پڕکردنەوەی میلاک لە وەزارەتی پەروەردە. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان ڕایدەگەێنێت لەگەڵ دامەزراندنی مامۆستایان داوای ڕێخستنەوەی میلاکات و میکانیزمی دابەشکردنی مامۆستایان دەکەین بۆ ئەوەی بتوانرێت بە شێوەیەکی دادپەروەرانە گرفتی مامۆستایانی وانە بێژانیش چارەسەر بکرێن. وەزارەتی پەروەردەبی خەمی جددی بخوات هەوڵ بدات بۆ ئەوی کەوە هەم میلاک هەوڵ بدا یەکسانی بکات لە نێو ناوەندەکانی خوێندن و هەمیش هەوڵی دامەزراندن بدا بە تایبەتی ئەو وانە بێژانێک کە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵەتیاندا هەیە و بەوانە بێژە و خبرەی باشیان پیدا کرد و ئەوانە بەڕاستی دابمەزرێن زۆر باشە و بەشێک لە گرفتەکانی میلاکی چارەسەر دەکات. لە هەرێمی کوردستان زیاتر لە 120,000 مامۆستا هەیە و هەوڵەکانیش بۆ ڕەخساندنی دەرفەتی کار و زەمینە سازی بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بەردەوامە تا بتوانرێت زۆرترین مامۆستایان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە هەنگاوە جیاجیەکان کاریان بۆ بدۆزرێتەوە. قارەمەنجەوەر، کورسات نیوز، هەولێر.